گەیشتنی ترامپ بە فڕۆکەی تایبەتی دەبێتە هۆی سەرسامی پشتیوانانی لە فلۆریدا لە دەمێکدا ئەو وەک فەرماندەری گشتی یەکەم جەماوەری شێوازی خۆی بۆ پشتیوانانی پێک دێنێت. سپاسی هەموو لایەک دەکەم. دوای مانجێک سەرقاڵبوون و گرژی لە ئافیسی سەرۆکایەتی ترامپ حەزی کرد لەگەڵ لایەنگرانی سیاسی خۆی پەیوەندی ساز بکاتەوە. ئەوە بەڕاستی ڕۆتێکی مەزن بوو. دەمەوێت لێرە لەگەڵ ئێوە بم و هەمیشە لەگەڵتان دەمێنم. بەڵێنی ئەوەتان پێدەدەم. پشتیوانی ترامپ جێن هویبەر داوای لێکرا بێتە سەرسەکۆ و زۆری پێخۆش بوو سپاسی سەرۆک بکات. کاتێک سەرۆک ترامپ لە هەلمەتی هەڵبژاردندا بەلێنی هەموو ئەو شتانەی بە ئێمەدا ئەنجام بدات، دەمزانی کە ئەو کارانەمان بۆ دەکات. ڕاوەرگرتنەکان نیشان دەدەن ترامپ کەسێکە جیاوازی پێک دێنێت، بەڵام پشتیوانانی سیاسی ئەو خۆشحاڵن، وەک شارەزای ڕێبازی کۆماری دەڵێت. پشتیوانانی هەڕە بە گۆڕی خوشحاڵ بوونەوە بە ئەوە ترامپ ئەنجامی دەدات، چونکە لە بناخەدا هەلومەرجەکەی خواستوەتەوە وای کردووە جیاوازی ڕادروست بێت. ڕاکەبەرانی ترامپ لە سەرانسەری وڵات بە تایبەت لە فلۆریدا دەستیان بەڕێوە پێوان کردووە. بانگەشەکەی بۆ جیاوازی تێخستن و پێچەوانەی ڕەوشت بوو. دەستپێکردنی جێگای دەمەتەقەی ترامپ لە ئافیس بۆتە هۆی تەشەنە پێدان بە ڕاکەبەری، وەک توێژێنەر جیمز توربر دەڵێت. ئەوە ژێکێکە لە سەرنجامە نەخوازراوەکانی کردارەکانی ئەویش بانگەشەی خەڵکی کردووە، ئەو ڕێکخراوانە زیاتر دەبێت و ڕێکخراوی تریش پێک دێن. لە ماوەی سەردانێک بوو موزەی نوێی نیشتمانی مێژوو کولتوری ئافریکایی ئەمریکای لە واشنگتۆن، ترامپ سۆزیدا بۆ یەکێتی وڵات کار بکات. ئێمە لە هەوڵداین ئەو وڵاتە یەکگرتوو بکەین، ڕەنگ بێت بەشێکی جیهانی یەکگرتوو بکەین. ویستی ترامپ بۆ ئەوەی پشتیوانانی سەرکی هەروە بمێننەوە ڕەنگە لەلایەنی سیاسیەوە بە تێپەڕبوونی کات زیانمەند بێت. پێم وایە لە گەلێک ڕێگاوە خەریکە سەر ناکەوێت. ئەگەر چی لە هەوڵدایە ئەو پشتیوانیە بەرفراوان بکات، ئەو دەبێت لە خۆی بپرسێت باشە چۆن کارەکان ئەنجام بدەم کە بەشی تری وڵات لایەنگری ڕێبەرایەتی من بکەن. ڕێژەی پەسەندی ترامپ لە هەموو ڕاوەرگرتنەکاندا 40% ئەوەش ئاماژەیەکە کە سەرۆک دەبێت کار بکات پێش ئەوەی پشتیوانی سەرەکی خۆی بەرفراوان بکاتەوە.